بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێگومان حکوومەت هەرێمی کوردستان ڕێکاری پێویست دەگرێتە پەر داواش لە هاوڵاتیان دەکات کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن بە تایبەتی کە حاڵەتەکانی گیان لەدەستان بە تای خوێنبەربوون لە شارەکانی عێراق هاوکات لە کەرکووکیشەوە ئەمەش وای کرد کە زیاتر داوا لە هاوڵاتیان بکەن کە پابەندی ڕێنمایەکان بن. من زیاتر لەم سەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز هەڵمەت حەمزە بەڕێوەبەری کوشتارگەی هەولێر کە لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. لە جەژنی قوربان نزیکە بینەوە دیارەکە دەبێت هاوڵاتیان زۆر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن بۆی کە تای خوێنبەربوون نەبێتە هۆکارێک کە جەژنەکان لێ بکات بە ناخۆشی. لە هەولێر ئەم ڕێنمایی و ڕێکارانە چین کە پێویستە بگیرێنە بەرەو چیتان کردووە؟ سڵاوتان لێبێت. طبعاً بەپێی ئەوەی ئێمە بەشێک لە سیستەمی کارکردنمان بریتی بۆ لە پشکنینی ئاژەڵەکان بەر لە سەربڕین دوای سەربڕین هەروها ڕشاندن و تاقیمکردنی هۆڵەکانی دەرەوە ناوەوەی کوشتارگا وەکو ساڵانی پێشتر بەڕاستی بە هەموو شێوێک ئاژەڵ سەربڕین لە دەرەوە ناتەندروستە دەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە دەبێتە هۆی دیاردەیەکی ناشارستانی. ئێمە کۆمەڵێک ئامادەکاری کراوە بەڕاستی بەدانانی لێژنەیەکی تایبەت لە کوشتارگای هاوچەرخی هەولێر بۆ ئەوی بتوانین زۆرترین ڕێژەی سەربڕینی ئاژەڵ لە دەرەوە وەربگرین بۆ سەربڕین بە تایبەت لە ئێستادا کە جەژنی قوربان نزیک بووتەوە. خاڵی دوم ستافی پزیشکانی ڤێتێرنەری زۆر زیاد کراون بۆ ئەوی بتوانین پشکنینەکان زۆر ورتر و چرتر بکەینەوە. خاڵێکی دیکە ئێمە لە ڕۆژانی ئاسایی لە 6 بۆ 7 کات ژمێر کار دەکەین لە کاتێکدا لە جەژنی قوربان بەهۆی زۆری ڕێژەی سەربڕین خۆتان دەزان سروتێکی ئاینیە خەڵک ڕێژێژی زۆر قوربانی دەکە هەستاوین بە درێژکردنەوەی هەرچەندە تا ئێستا ڕاگەیەندراوی فەرمینیە تا هەفتەی بێتەوە بەڵام زیاتر لە 12 کات ژمێر بڕیارە کار بکەین بۆی بتوانین زۆرترین ڕێژە سەر ببڕین ئەو مبەڕری ئەو خەڵکەی نێڵین کە گوایە کوشتارگەکان کراوەنی. زۆر باشە دیارەکە نەخۆشی تای خوێنبەربوون کە ئێستا لە شارەکانی عێراق بە تایبەتی یەک دو حاڵەتی لە هەرێمی کوردستان تۆمار کرابوو زیاتر لە ڕێگەی کوشتارگەکانەوە یا لە ڕێگەی ئاژەڵەوە شوێنانی کە ئاژەڵی تێدا سەردەبردرێت بڵاو دەبێتەوە. چۆن توانیتانە کۆنتترۆڵی کوشتارگەکان و سەربڕخانەکان بکەن لە هەولێر بە تایبەتی کە پاک و خاوێنی بپارێزن ڕێنمایە تەندروستیەکان لەبەرچاو بگرن؟ خۆی بەپێی ئەوەی ئەو نەخۆشە بەپێی قسەی پزیشکانی ڤێتێرنەری ئەو نەخۆشە بە هیچ نیشانەیەکی لەسەر لاشەی ئاژەڵەکە و دواتر لەسەر گۆشتەکە خۆپارێزی گرنگترە لەبەرەوەی کە خەڵکێک تووشی بووە و کاتی چارەسەرکردنی زۆر قڕس دەبی محاڵ نیە بەڵام چارەسەرکردنی قورسە. بۆیە ئێمە بەر لە بڵاوبوونەوەی ئەو دەنگۆیەش هەرچەندە ئەوەی جێ ئاماژە پێکردنی هیچ حاڵەتێکی تۆمارکراویش لە هەولێر نییە تەناو ئافرەتێک کە باسکرا نەخۆشێک بوو لە مووسڵەوە هات بۆ پێی زانیارەکان ئێمەوە تا حاڵەتی تۆمارکراو لە هەولێریش نییە. بەڵام بەپێی ئەوەی کە ئەو دەنگۆیە هەیە بەڕاستی خۆپارێزیەکی تەواو لە کوشتارگەکان دەکرێت بە لەبەرکردنی جلک و بەرجی تایبەت بە چڕکردنەوە پشکنینەکان لە پێش سەربڕین هەموو ئاژەڵێکی گەنەدار و گوماناوی ڕەت دەکرێتەوە. بەڕاستی حەجز دەکرێت لەو شوێنێک کە پێویستە تێیدا حەجز بکرێت بۆ ماوەی 3 ڕۆژ دواتر لەوێ ڕەش و تاقیم دەکرێت چارەسەری پێویست وەردەگرێت دواتر دەدرێتەوە بە دەستخاونەکەی دوای ئەوەی کە دڵنیا بووین و نەخۆشی لە لاشی ئاژەڵەکە نەما. کەواتە نابێ هاوڵاتی سەربەخۆ لە هەموو شوێنێک ئاژەڵ بکڕێت یا سەر ببڕێت ئەگەر ئەو مەرجانەی تێدا لە هیچ کاتێک بە هەموو شێوەیەک بەپێی یاسا قەدەغە کراوە هیچ خەڵکێک ئاژەڵ لە ماڵەوە یان هیچ دوکاندارێک یان هیچ برا قەسابێک ئاژەڵ لە بەردەمی دوکانەکان یان لە شوێنە نافەرمیەکان سەر بڕێ. هەروەهاش ڕێگە پێدراویش نییە خەڵکیش بڕوا گۆشت لەو شوێنە نافەرمیانە بکرێت کە مۆری کوشتارگەکانی پەیوەنیە کە پسوولەی تایبەتی کوشتارگەی هەڵنەواسیوە تەنها مۆربەز نیە بەڵام پێویستە پسوولەی تایبەتی کوشتارگەش هەڵبواسێ بۆ ئەوی خەڵکەکە دڵنیا بێتەوە کە ئەو گۆشتە لە کوشتارگە فەرمیەکانەوە دەرچووە. زۆر باش ئەو کوشتارگە فەرمیانەی کە بەڕێزت باسی دەکەی سەرجەم ئەو پابندیانەی پێوە دەبێت و هاوکات بەشی ئەو هاوڵاتیانە دەکات ئەگەر بیانوێت لە جەژنی قوربان بێن شوێن ئامادە کراوە ئەتوانن هەموویان بێن لەوێ ئاژەڵەکانیان سەر ببڕن و بۆ قوربانی ئامادەی بکەن. پرسیارێکی زۆر بەجێیە ئەوە طبعاً سنووری شاری هەولێر خۆتان دەزانن نزیکی 3 ملیۆن کەس دانیشتوانەکەیەتی. ئەگەر بڕیار بێ سەتادەی ئەو خەڵکەی کە قەرارە قوربانی بکاتن بەڕاستی ڕێژەیەکی یەکجار زۆرە. ئێمە بەپێی بەرنامە داڕشتنی خۆمان ئێستا تەنها هاوڵاتیان نین دەستگا و ڕێکخراو و خێرخوازیەکانیش بۆ هەمان مەبەست ڕوو لە کوشتارگاکان دەکەن. ئەگەر هەماهەنگی پێشوەختە هەبێت لە ڕێ ئەو لێژنەی کە دامان ناوە مەبەستەکەم ڕوونتر بکەمەوە ئەو خەڵکی کە دەوێت قوربانی بکات دەتوانی سەردانمان بکات بۆ ئەوەی
چۆن دەڵێ عدەم ئینتیزامیە دروست نەبی لە وەقتەکان یعنی خەڵکەکە پێشووتر وەقتی خۆی پێمان برێ بڵێ دەتوانین تەواوی شار کۆنتترۆل بکەین لە 4 ڕۆژە بەش بەمەرجێک هەماهەنگی پێشوەختە هەبێ هەروەکو چۆن لەگەڵ دەستگا و ڕێکخراوە خێرخوازیەکان هەمانە ئەگەر لەگەڵ هاوڵاتی ئاسایش هەمان بێتن بەڵێ دەتوانین کۆنتترۆل بکەین بە جوانترین شێوە کارەکانمان ڕاپەڕێن. باشە هەماهەنگیەکان لە چ ڕادێک و چه ئاستێکدان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆ بڵاوکردنەوەی ڕێنمایی بەتایبەتی بۆ جەژنی قوربان هاوکات بۆ زیاتر هوشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ دەستەبەرکردنی و خزمەتگوزاریانێک هاوڵاتی پێویستێتی. بەڵێ طبعاً هەماهەنگیەکان ئێمە وەکو کوشتارگەی هەولێر کەسەر بە پارێزگای هەولێرین ئەوەی جێگەی خۆشحاڵێ لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ و پارێزگاری هەولێر و وەزارەت برادران لە وەزارەتی کشت و کاڵ و لە وەزارەتی تەندروستی بەو پەڕی ئامادەکاریەوە طبعاً خۆپارێزی زۆر کراوە بەو پەڕی ئامادەکاریەوە ئامادەییمان کردووە بۆی بتوانین زۆرترین ڕێژە وەربگرین. ئێمە لایەنەکانی حکوومەت بە تەواوی هەماهەنگین ئەگەر هاوڵاتیش وەکو پێویست هەماهەنگ بێتن دەتوانین بە ئاسانی وەکو ساڵانی ڕابردوو تێی بپەڕێن. زۆر باشە کەواتە بەجارێکتر بپرسمەوەی حاڵەتێکی تای خوێنبەربوون لە نێو کوشتارگەکان و کەسانی کە کاری کوشتنی حیوانات یا سەربڕینی ئاژەڵ ئەنجام دەدەن لە سنووری پارێزگای هەولێر تۆمار نەکرا ئەوەندێکەوە چاوەڕێی دەکەن. بەنسبەت ئەو ساڵ نەخێر هیچ حاڵەتێک تۆمار نەکرا بەنسبەت ساڵانی ڕابردووش 4-5 حاڵەتە بوون کە لە پەنجەی دەستڕەتی نەدەکرد ئەویش لە ناو کوشتارگەی نەبوو یعنی بۆ زانیاری بەڕێستان و هاوڵاتیان لە ناو کوشتارگە هیچ حاڵەتەکی تۆمارکرا من خۆم دەمێکە لەوێ بەڕێوەبەرم لەوەتەی من لەوێم هیچ حاڵەتێکی نەتای خوێنبەربوون نە هیچ ئەو نەخۆشە گوازراوانە لە ناو کوشتارگەی ئێمە تۆمار نەکراوە. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز هەڵمەت هەمزە بەڕێوەبەری کوشتارگەی هەولێر کە لە ستودیۆ لەگەڵ مام زۆر سپاس.